جدنگ امریکا ل واشنطن پایتخت خلک کنویا برنامه کورد کانکشن یاکوب اوایکی زندی لسر کنار NRT و پلتفرم دنگ امریکا ته بلافکرنج و بینر هجرا پیشکش دیکن ایرو چاره تیرمه یا آنکو 4th of July روجا سرخابونا امریکای کو لسرانسری باجارین امریکای به یارین آگرین و چالاکین جور به جور ته پیروز کردن و لور ل واشنطن پایتخت جی آماده کاری دبن جبو آهنگ که مزن یا 4th of July سلاو و رزه من صالح دمیجر هلا و لایمری شو جاین دیلان اذا متان خوش بری صالح لسدی هفدوا امریکا و تا سنزل ایراتکانی امریکا سربخویان راگیان و هلو روجوا و کوروجی لدایک بونی امریکا دایو سالانه لهمو سرتاسر امریکا ام روجا پیروز دکرید و هر وها سبارت با کشکانی اندامتی سوی و سبارت با کشکانی اندامتی سوید و ناتو داواکاریکانی ترکیه کلوبارویا هفویدی که راستخو من هی لگل که خاتم منبری که راستخو لسوید و لگل من دایا ببرای سرچینه ویویک من سبارت با اندامتی سوید و ناتو داواکاریکانی پلیسی دانمارک ببرن پلیسی دانمارک لروج دوشنبه 4 جولای راگیان 4 کس که دو حالاتی سوودیان تیدایا لباری که مدرسیدان بلام دوخیان جیگیره پاش تقاکردنک لناوندی که بازرگانی دار شاری کوپنهاگن لروج یکشنبه سروکی پلیس سورین ثماسین با روزنامه‌نویسانی وقت هیچ آماژه‌یک نیه تقاکردنکا کردویی که تروریستی بیاد تقاکرکا دو کسی تمن 17 سالان کشتوه و پیاو جنیک و هر وها حاولاتی که روسی کنیشتجی دانمارکا دو مشکن روسی روجا دشمه لنافچه که نشتجیبون یا خارکیف دویمن باجار هری مزن اوکراینایی دان دبستانه که به گرانی زیان دیت و بشک جاواهی به تماوی ویران بو رونشتوان نهریم به آوای کیمات مایی تماشاکر دماکو کارمندن هاوارچونی کاول جه بویر راکرن جنکی گوت کوی تنه هست به نفرت کردما دید کو دبستان جبر مشکن روسی زیان دیتیه ناتالیا پروسویرا گوت کو کوروی لدبستان هجمار 47 خوندیه و نویه ویجی دویا بو لور بخوینه و لسر پرسا چما دبستانک دبا آرمان جه پرسی کنگی اوه همی راوسته بر پرسن هرمی دیار کرکو ایریشا روسیای ده مالک جی خراب بویه و جنک بریندار بویه کارین لیبسمان کشوری اوکراینیا لناوچه هشتمی ولایتی ویرجینیا خوی بو کانگریس کاندیدکات او کاتی 88 سال بووە وەک پەنابەرێکی لەگەڵ دایکیو باپیری و هەروەها دادهێری هاتووەتە ئەمریکا ئەو دەڵێت من وەک هەر ئەمریکاییەک خەونی ئەم ڕۆژەم بینی با بچین ئەم ڕاپۆرتە. I'm Karina Lipsman and I'm running for Congress in Virginia's 8th district. I have lived the American dream and به وی دخویانی بربجیرا کنگرسی کرینا لیبسمن دست به کمپین خوی هلبجارتنه دکت لتشته ناسایی درباره و اوه کاوژکی و هاتیه. came to the US. ازده سالیا خودش اودسا اوکراینا هاتم امریکا و ام دی گلدیا خود دا پیرو با پیرو خود به ویزیا پنابریه هاتم. ده سال 1993 او هاتن امریکا کرینا دست به دبستانه کرد و دیگاویجی کار دروارد کرد دا که هاری خزانه خوب کرد. تاوی زحمتیان لیبسمن سپاسدارا دیگا خویا یا که هری باش بوک جا خود ویا. دماکو از بوم 18 سالی من داخواست کرکو ببم هم ولاتیا امریکی. اوه و بجارتنا من بو. چی بدکو من دخواست از ببم بشکش امریکا. اوه خواندن خلزانیگه ها جان هاپکینز دماهی اینای دوار برافانی دا کار کریه. او هیوید کد کو پنگاوه که به هاوشتاد کنگرس امریکا دا و خوبو ناوچه 8 ویرجینیا کاندید کد. چکو ماری لعوه ناوچه این هاتینه حل بجاردن. گلوبسمن اوه پتریسی ساله خوله بر بجارد کد. لیوه اوره و برای کمپین اوه برین جانسن پلانک سرگوهاری نا دیموگرافیا و ناوچه هیا یا کنه زیکینی وارین اشتوان نوی کچ برن.
Li gorî min gelek kesin tevî warî de û bi giştî têkilî siyasetê bûne ji malbatên devlemend in, ji mîrate malbatên tevlî siyasetê ne. Bahra pitir ev kesin koçber bûyîn, ew rûnişvanên ku piraniyan wan zelamê nesipîne, li vê navçeyê di wan şert û mercan da mezin nebûne. Ji ber vê yekê çîroka karîna ya ku şer û xebat dikir ji bo her tiştê ku niha heyî, neçar bû ku tu nav kertê berawaniyê yê ku zelamên spî lê serdest şer bike da ku xwe bigehîne cihekî gelek bilind û ew xwe ji bo kongreyê berbijar bike. Ez hezir dikem ku ew çîrokên zehmetiyên jiyanê piraniya wê navçeyê gerîdayê wan in. Lipsman ya dûdilnîne ji bo rexnekirina Serok Joe Biden ji ber bilimbûna helawsanayê bihayê gazê rêjeyên gunehbariyan, lê di serî de ew bawer dike ku rêveberiyê her tiştê pêwîst nekiriye ji bo rêgirîgirtina şerê li Ukrayna. Lipsman bi sanahî kandîdkirina partiya xwe di hilbijartinên seretayî de bi dest xistin. Ev jî rê li ber wê vedget ku wê şansê xwe serkeftinê di hilbijartinên giştî de hebît. I received 61.5%. Min di dengdanayê de ji sedî 61.5 deng wergirt ku tiştekî balkêş bû. Rihberê min ê herî nêz ji sedî 19 wergirt. Min gotarek pêşkeş kir di derbarê ka çawa koçbereke ji Ukrayna niha gihêştiye asta berbijariyê bo kongresê û ev yek çawa tiştekî xeyalî bû. Hêşkempeyineka bi zehmet ya li pêşiya Lipsman, em jî lîkomkirina diraviya bû berdewamkirina wê, li ber pitirî $500,000 divansiya rojên bihê da kom biket. Ji bo yorî memûn ji Washington, hatîn mayî dengê Amerîka. Tevî gefa şer jiyan li nêzîkî eniyên şer yên Ukraynayê berdewam dike. Di çend hefteyên borî de dikan hêdî hêdî ji nû ve vebûn û rûniştvan vegeriyan bajarên herêma Donbasê ya Rojhilatê Ukraynayê. Kramatorsk şarekî gewre li navrastî Ukrayna û li Donbasî kontrolkiraw de halkewtuwe. Ser li nêdegeretewê jiyanê asayî her çende topxaneyên Rûsya şarekanî dîkê wek Sloviansk, Seversk û Baxmut beran diket. Ew dukandara dilê nîzekî bû mawî sê mangan bebe hîz piştîwanî çî berçavê hikûmet karekiyan li kêz dabû. Pîşekê wek gelêşî dîke ke li şarî Kelew şareya, duay destpêkirdinê hêrişê Rûsya bo ser Ukrayna li 24 mangî dû daxire. Bەڵام لە ماوەی چەند حوتوی ڕابردوودا دوکانەکان خەریکن دەکرێنەوە و دانیشتوانیش گەڕاونەتەوە کە لە خۆرهەڵاتی یۆکراینە هەڵکەوتووە. شەقامی ئێمە زۆر گەورەیە و گەلێک ماڵی تێدان ڕەنگە 300 ماڵ بین. دانیشتوان نزیکەی هەمویان ڕۆیشت بوون. ئێستا بێجگە لە بنەماڵەیەک ئەگینا هەمویان گەڕانەوە، هەموو خەڵکی شەقام گەڕاونەوە. ئەو کە تازە دوکانی یاری منداڵانی لەو شارە کردوێتەوە، شارەکان لە بەرەی شەڕ نزیکە و ڕۆژانەش جوان لە گرمەی بۆمبارانکردن دەبێت. هەڵبەتە خەریکە بە جۆرێک خۆی پێدەگرین جێگای ترسە، بەڵام لە شەڕی 2014دا زیندوو ماینەوە. ئەو کات زۆر شەڕێکی قورس نەبوو، بەڵام بڕێک ترسی هەبوو. کارمەندی دوکانێکی دیکە کە لە ژێرزەمینی بیناکەوە قسەی دەکردگوتی ئاستەنگ بۆ گەشتکردن بە دەوری ئەو شارەدا وای کردووە ناوەندی پاسیکڵەکانی ڤلادیمیر پۆزۆلۆتین دەست بە خزمەت گوزاری بکاتەوە. کەناڵی یوتیوبم هەیە گەلێک مشتری پرسیاریان لێکردوم کەی دوکانەکە سەر لە نوێ ئەەکەمەوە چونکە دووچەرخەکانیان پێویستی بە چاکردنەوە هەیە. دیارە نرخی بنزین زۆر بەرز بووتەوە لەبەر ئەوە خەڵک ڕویان لە بەکارهێنانی دووچەرخەکانیان کردوتەوە. کارگە و دوکانەکەی ئێمە بۆ خەڵک سەرنجڕاکێشە هەر بۆیە سەر لە نوێ کردمانەوە. ئەو کە تەمەن 33 ساڵانەیە ڕۆژانە 4 کیلومتر مەودای نێوان ماڵ و کارەکەی بە دووچەرخە هاتوچۆ دەکات. سەلاح پیرۆتی دەنجی ئەمریکا. بۆ تاوتێکردنی بارودۆخی هەندی لایەنی شەڕی ئەمڕۆی نێوان رووسیا و ئۆکرانیا هاوکارمان نەجیب باڵایی ڕاستەوخۆ لە کانگرسەوە لەگەڵماندایە. نەجێب دەکرێت بە بینەرانمان بڵێن ئەمڕۆ لە لوهانسک چی دەگوزارێ؟ بەێ جانی وەک دزانی و دوو پشتی و سەرگەی شۆگۆ وەزیرێ بەڕەوانیا ڕۆسی ڕاگەهاندی کووان باژارێ هەری داویل هەرێما لوهانسک و باژارێ لیسی شانسکە کنترۆل کریە. ئەف ژی تێواتەیە و هەموو هەرێما لوهانسک کەتە ژێر کنترۆلا هێزن ڕۆسی و هێزن هەرێمی یەنک و گرێدایی ڕوسیانە. دەربارەی vê yekê serok erkanên hêzên Ukraynî jî erê kir ku belê lîsî şansik ketiye jêr kontrola hêzên Rûsî wan hêzên xwe vekişandine
ji bo ku jiyana wan bihê parastin û li wê herêmê neyê nekuştin. Her wisa şeva borî serokê Ukrayna Zelenskî gotareka televizyonî pêşkêş kir û dazanîn ku ew kêfxweş bûne bi şêweke teknîkî ji herêmê vekişiyane û her wisa wî da xweyakirin ku ew ê hêrişên xwe li ser wê herêmê berdewam bikin û ew wê herêmê rizgar bikin bi şiyan û hêzên Ukraynî û alîkariya hêzên Rojavayî. Necîb duay em serkewtina şiyaniye heye Rûsya dest bi diyalog bikat? Canî gelek zehmet e niha ji ber ku wek dizanî îro hakimê herêma Luhansk serhêy Gayday ji bo Reutersê axiftiye û wî da zanî ku girtina bajarê dawiyê bi wan gelek biêj bû lê ev nayê wateya dawiya şerî. Her destpêkê wek dizanî armanca Rûsya ew bû ku van her du herêmên girêdayî herêma Donbas ku du herêmên yên îdarî yên serbixwe ne Luhansk û Donetsk rizgar bikin. Dema ku pêşiyê Rûsya dest bi hêrişê kir her wek dizanî hatin heta dewroberên Ukrayna kêfê. Çima Rûsya güê nedate komalgayên nûnetewî bo daniştina ser mêzî danostandin? Canî min divêt wê temam bikim ku armanca Rûsya ew e ku herêma Donbas her du herêmên wê Luhansk û Donetsk bi temamî kontrol biketin dibîtin piştî vê qonaxê Rûsya hind şert û mercan li ser mêza danostandinan rûnexwarê. Lê ev jî li ser çi dimîne li ser guherîna şerî yanî enya şer ka çawa rewş dimeşîtin eger ku bi şêweke zêdetir û direct Amerîka û NATO alîkariya Ukrayna kir dibîtin ku Rûsya wî şerî zû nerawistîne. Lê dema ku Rûsya bizanîtin ku ew herêm dêkevne jêr kontrola wê ew her du herêmê ku gelek giring û pîşesazî ne wî wextî dibîtin mercên xwe bidawî bîne. Necîb Alayî hewkarman rastixwe li Kongresê legal wan dabû her bijî. Spas. Dengê Emrîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Biraya malper û platformên mîdya civakiya dengê Emrîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ئەندامەتی سوید و فینلند لە ناتۆ و پێداگیری داخوازەکانی تورکیا لە بەرامبەر ئەو وڵاتانەدا ترس و نیگرانی لای کوردەکانی دانیشتووی ئەو وڵاتانەدا دروست کردووە. ئاخۆ سوید پابەندە بە بنامەکانی سەدان ساڵی وڵاتەکەیدا یا خۆشیانی هەیە ملکەچی داخوازەکانی تورکیا بێت. بۆ تاوتێکردنی ئەم بابەتە هاتمە مەنبەری نووسەر وەلیە کۆڵەر لە سویدەوە ڕاستەخۆ لەگەڵماندایە. کاکاتن خۆشاتەوە بەڕامەی کورد و نەکشن ئایا ڕێگەدان بە ئەندامبوونی ئەو وڵاتانەدا لە ناتۆ بە واتای ملکەچیە بۆ داخوازەکانی تورکیا؟ ڕزسلااو کاک جانی بۆ ئێوە بۆ هەموو بینەران و بیسەرانتان لە ئەساس داوەکی تەوافۆق لێک تێگەیشتنێک لە نێوان سوێد و فینلاند و تورکیەدا کراوە بە پێ ئەو بەندانەی حەسابیکەین بەڵێ ئەوان بۆ دەوڵەتی تورکیە و داخوازەکانی بە جۆرێک ملکەج بوون. بەڵام بە پێ قسەی پسپڕانی ئەم بوارە ئەم شتانەت لە سەر کاغەز هەتا مەیدانی کردەوە و عەمەل یەکجار زۆر توول دەکێشێ و مەیدانی لێ تێگەیشتنی هەر لایەنێک لە داخوازەکان و لەو خەڵانەی کە تەوافقیان لەسەر کراوە زۆر بەربڵاوە بە پێی هەموو ئەو کارناسانەی کە لەسەر ئەم بوارە باز دەکەن پێیان وایە دەوڵەتی سوێد ناتوانێت بەشی هەرە زۆری ئەو داخوازانەی تورکیە لە عەمەلدا جێبەجێ بکات بۆن و نەپەیوەندی بە تەحویلدانەوەی ئەو کەسانێک کە تورکیە داوایان دەکەن. تورکیە کە ئاسایش وڵاتەکەی لای گرنگە مافی خۆی نییە داواکاریکی لەو ژوورە بکات چ لە وڵاتانی سوید و فینلاند و یاخود لە پۆلیسی ئینتەرپۆل یاخود ئەماوەکو هەندی کەسان باس دەکەن بە بارمەتەگرتنی ئەو وڵاتانەدایە و بەرتی وەرگرتنە.
لە پەیوەندی لەگەڵەوەی کە ئێمە لە چ ڕوانگەیەکەوە لەم وەزع بڕوانین لە ڕوانگەی هەموو وڵاتانی دموکراتیکەوە ئەوەی تورکیا لە پەیوەندی لەگەڵ کوردە دەیکا کاری ناڕەوایە سیستەما بە جۆرێک لە بەرچاو نەگرتنی مافی نەتەوەی و خەڵکێکە ئەوەی لە ڕۆژاوای کوردستان لە پەیوەندی لەگەڵ ترۆریزما کراوە بە پێ قراری هەموو وڵاتان بۆ نمونە سەرۆک کۆمەڵی ئەو کاتی فەڕەنسا سەرۆک وەزیرانی ئیستای سوێد وەزیری دەرەوەی سوێد هەموو ئەوانە ئەو کەسانەی کە لە ڕۆژاوای کوردستان دە تورکیە بە ترۆریزم ناویان دەبا وەک شەڕوانی ئازادی وەکو تێکۆشەری خەبات لە دژی دڕندانترین نوعی ترۆریزم کاریان کردووە فداکاریان کردووە نزیک بە 12,000 نەفەری ئینسانیشان لەو ڕێگەدا بەکوشدەوە بەڵام تورکیا فرسەتی ئەوەی هەیە وەکو وڵاتێکی دژمنی کورد و دژمنی داخوازەکانی خەڵکی کوردستان ئەمە وەک هەلێک بەکاردێنێ ئەم بە جۆرێک قەڵسە پێگەڕانە بە ناتۆ بەگشتی و وڵاتانی وەکو سوێد و فینلاند ئەوە لەم شرایەتەدا جەوەندی وڵاتان حسابە. کاکاتم تورکیا گوایە داواکاری 7 کەسی کردووە کە ڕادەستی بکرێت. ئایا یاساکانی سوی و یاخود یاسانی نێونەتەوەی ڕێگا بەکارێکی لەو جۆرە دەدات؟ هەرەوەی کە ئەرزم کرد کارناسانی ئەم بوارە پێیان وایە دەوڵەتی سوێد بڕیاردەری دیپۆرتکردنەوە و ناردنەوەی هیچ کەسێک نییە کە لە سوێددا پەنایان دەبێت یا ببێتە هەوڵاتی سوێدی ئەوە دادگاکانی ئەم وڵاتن یاساکانی ئەم وڵاتن بڕیار دەدان هەر دەوڵەتێک کارێکی لە دەرەوەی ئەو یاسایانە بکات دەتوانێت بەر لە هەموو شتێک یاساکانی سوێد بفرۆشێت هەتا ئەوەی کە بڵێن بەرژەوەندی کوردیا و پەنابەرانێک کە لێرەدان وێ ئەڵێم ئەمە لە سەر کاغەز هەتا مەیدانی کردەوە یەکجار زۆر توور دەکێشێت بەڵام وەک سمبولێک بڵێ بە جۆرێک هاودەنگیە لەگەڵ ئەو سەمکاریە کە تورکیە دەرهەق بە کورد و دەرهەق بە شەڕوانانی ئازادی لە بەرامبەر وحشیگەری داعش و ترۆریزمی ئیسلامیدا کورد ئەنجامی داوە وەڵامەکەی بە شکڵێکی ناڕەوا لە دوو وڵاتی دموکراتیک وەردەگرێکە لە لیستەدا قەراردانی ئەو هێزوولایەنانەیەکە تورکیە پێیانەڵی توریست و ئەمان سەرکۆزیری سوی دەڵێ ئیمە ڕادەستی هیچ هاوڵاتیکە سویدی ناکەین مەبەستی مەگدەلێنە کییە ئایا سویدیەکانە تەنها و یاخود کوردەکان و پەنابەرانی تریش دەگرێتەوە؟ بەشی هەرە زۆری ئەو کەسانی کە تورکیە داوای کردوون هاوڵاتی سوێدن بە پاشخانی کوردیەوە لە سوێددا بوونەتە هاوڵاتی بەپێ یاسای سوێد هاوڵاتی سوێد حتا تاوانباریش بێ تحویلی هیچ وڵاتێک نادرێتەوە لە سوێددا سزاکەی وەردەگرێت دەگە سزای کارێکی خلافی کردبێ بۆیە هیچ کەسێکی هاوڵاتی سوێدنا لە دەرەوەی ئەوە هەش هیچ پەنابەرێکی سوێدی و توێتی کە ئەگەر بەپێ یاسای سوێد تووشی کاری خلاف نەبێت سوێد شوێنی ناکەوێت و تحویلی ناداتەوە ئاخرین خەبەریش لەو پەیوەندیدا ئەوەیە 19 کەس لەو کەسانەی کە تورکیە داوای کردوون تا ئێستا پێشتر تورکیە داوای کردوون لەلایەن دادگاکانەوە جوابی ڕەدیان بە تورکیە داوتەوە بۆیە عملان ئەو کارە غێرە ممکنە بکرێت. هاتمە منبەری نووسەر و لێکۆڵەر کە ڕاستەوخۆ لە سوید لەگەڵماندا بوون زۆر سپاس. گەلێک سپاس بۆ ئێوەش. سەرڕای دەنگۆی ئەوەی کە سەرۆکوەزیرانی سوید باڵێنی داوە ئەو کەسانە بنێریتەوە کە لەلایەن تورکیەوە داواکراون بەڵام لە بەرامبەر ڕۆژامەنووسان و پەنابەرانی کورد و تورکدا کە لەو بارەیەوە نیگەرانن نەیویست ئەو چاوەڕاوانە بە درۆ بخاتەوە بەڵام دەڵێن سوید پابەندە بە یاساکانی سوید و نێو دەوڵەتی سەبەرە بە داواکاریەکانی تورکیا. دوا بە دوای تەواوبوونی کۆبوونەوەکانی سەرکردەکانی ناتۆ لە مەدرید دەنگۆی بڵاوبوونەوەی ئەوەی گوایە لە ڕێکەوتین نێوان سوید و فێرلەند و تورکیادا بەڵێنراوە ئەو کورد و تورکانەی تورکیا داوایانەکە ڕادستی وڵاتە بکرێنەوە گوایە ئەوە شەرت و مەرجی تورکیا بووە تاوەکو نەبێتە بەربەست لە بەردەم ئەو دوو وڵاتە و ببنە ئەندامی ناتۆ. سەرۆکوەزیرانی سوید ماگدالینا ئاندرسن لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا نەیویست نکوڵی بکات لەوەی گوایە تورکیا بەڵێنی پێدراوە ئەو کەسانی ئەنقەرە بە دوایاندا دەگەڕێت ڕادستی تورکیا بکاتەوە لە چوارچەوەی هەوڵەکانی ستۆکۆڵم بۆ پەیوەستبوون بە ناتۆوە. چۆنێتی کارکردنمان لە سوید لە لای دەسەڵاتە سربەخۆکانەوە وەک ئەوەی بە میدیای سویدی شموتووە لە ماوەی هەر ساڵی کارکردنم وەک سەرۆکوەزیرانی سوید هەرگیز باسی ئەوەم نەکردووە لە دانیشتن و دانوستاندەکانمان چی دەگوزارێت لە ئێستادا من دەخاتە دۆخێکی دژوارەوە. لە سوید کۆمەلگایەکی کوردی فراوان هەیە و جگە لە کوردی پاچەکانی تر کوردی تورکیا و تورکی ئۆپۆزیسیۆنیش لەوێت لە پاش کۆبوونەوەکەی لوتکەی ناتۆ لە مەدرید سەرۆکی تورکیا ئاردۆغان ڕاگەیاندووە سوید بەڵێنی داوە بۆ ڕاددەستکردنەوەی 73 بە بۆچوونی ئەوان تیرۆریست
هەڕەشەی ئەوەشی کردووە ئەگەر بەڵێنەکان جێبەجێ نەکرێت ئەوە ڕێگری لە ئەندامێتی ناتۆیان دەکات. لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی سەرۆک وەزیرانی سوید لە بنکەی سەربازی شاری گۆتلاندی سویدی لەلایەن ڕۆژنامەنووسانەوە چەند فشار خرایە سەری ئایا بەڵێنی وەها بە تورکیا دراوە یان نا. وەڵامەکەی تەنها هەڵوێستی ستۆکهۆڵمی دووبارە کردەوە. دەزانم لە ئێستادا نیگەرانیەکی زۆر لە کۆمەڵگەی کوردیدا هەیە و پێم وایە دووشت هەیە کە گرنگە باس بکرێت. ئێمە هەرگیز هاوڵاتیانی سویدی ڕادست ناکەینەوە چونکە دەزانم لە نێو ئەو کەسانش نیگەرانی هەیە کە سویدین هاوڵاتیان هەرگیز ڕادست ناکەینەوە. خاڵێکی تر ئەوەیە بێگومان بەردەوام دەبین لە پەیڕەوەیکردنی یاساکانی سویدی و نێودەوڵەتی کاتێک باس لە ڕادستکردنەوە دەکرێت. سوید وڵاتێکی ئەسکەندەنافی دیموکراسیە و بە هەزاران سیاسی و خەڵکی سیڤڵی پاچە جیاوازەکانی کوردستان لەوێ مافی پەناهێندەی سیاسیان وەرگرتووە. داخۆ تووشیا دەتوانێت بەو داواکاریانەی ئەو دیموکراسیەتە لەکەدار بکات. سەرۆک وەزیرانی سوید پێی وایە هەر هەنگاوێک بنێن یاسای وڵاتەکەی بڕیار دەرەبێت. بەپێی یاسای سویدی ئەوە دەسەڵاتی سربەخۆکانە کار لەگەڵ ڕادستکردنەوەکەدا دەکات. بێگومان ئەوان بەردەوام دەبن لە کارکردن. ئەگەر لە وڵاتانی تریشەوە داوای ڕادستکردنەوەی ئەو کەسانە بکەن بۆ وڵاتەکانی خۆیان. ئەگەر لە تورکیاوە داواکاری هات بێگومان لێکۆڵینەوەی لەو بارەیەوە دەکرێت لەلایەن دەسەڵاتدارانی سویدەوە و بەپێی یاسای سوید و نێودەوڵەتیش مامەڵەی لەگەڵدا دەکرێت. کۆبوونەوەکانی لووتکەی مەدیدی سەرکردەکانی ناتۆ و سیناریۆی جیاواز خۆ دەکات بە وڵاتە ئارامەکانی باکووری گۆی زەوی. ئیدی ڕەنگە چاوەڕوانی ڕەوشەکان باشترین وەڵامدەری داهاتوو بێت. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. تەڤلێبوونا سوێد و فنلەندایە بۆ ناتۆیە هێنجی مژارە ڕۆژەڤەیە و وەزیرە دەرڤەیە تورکیە مەولود چاوشۆغڵۆ ئیرۆ هەن ئاخافتنên din kirin. Ji bo agahîn bêhtir niha hevkara me Özlem Yasak ji navenda nûçeyên dengê Amerîkayê bi me ye. Özlem yanî ew çavuşoğlu behsa çi kir vê derbarê de? Belê Salih. Wezîrê Karê Derveyê Tirkiye Mevlût Çavuşoğlu carektin daxuyaniyên fermiyên Devleta Türk dubare kir û got ku divê ku hem Swêd hem jî Finland fîkarên evlekariyên Tirkiye bersiva wan li gor belgeya memorandumê ku li Brükselê li hev kiribûn ve bide. Her wiha Çavuşoğlu got ku ev belgeya ji di feyda Swêd û Finlandiyayê de êde. Çavuşoğlu destnîşan kir ku heke Swêd û Finland bersiva sozên xwe bi cih neyne li gor vê belgeyê ew ê Tirkiye nehêle ku ew têkevin nava NATOyê. Her wiha Salih Pispor dibêjin ku ew ê hem Erdogan hem jî rêveberiya wî hikûmeta wî bi berdewamî û bê navber heya ku ev pêvajoya endambûna Swêd û Finlandiyayê biqede vê belgeyê wek kartekî belgeyekî amûrekî zextê bikarbîne. Baş e Özlem ji aliyê Finland û Swêdê de ev yek çawa tê em bibêjin reaksiyon çawa dibin. Di demeke Tirkiye daxwaza radistkirina wan kesan dike li wan welatan bêhtir behsa çi dibe eger em bidin ber çavan ku rojnamegerî bawayekî rojane vê yekê dişopîne. Belê Salih bi rastî em dikarin bêjin ev mijareya hem li Swêdê û hem li jî Finlandiya rojeva yekê ye. Li Swêdê Partiya Sosyal Demokrat ya desthilatdar bi taybet dibin rexneyên xurtdane hem ji opozisyonê û hem jî ji rêxistinên sivîl yên mafa. Piştî ku do daxuyaniya Erdogan got ku sê çar kes hatiye destê serkirin, hatiye radestkirinê Tirkiye an niha hem rêxistinên mafan hem jî medya Swêdî hewil dide ku gelo ev rast e û gelo ev kesana kîne. Lê hîn piştastskirî raporên piştastskirî tune û ev navên van kesane natine eşkerekirin heke rast be. Ji aliyê din ve Salih pispor dibêjin ku di 11 îlonê de li Swêdê hilbijartinên giştî hene û li Swêdê nêzî 18,000 Kurd dijîn û Kurd bi rengekî berbiçav li Swêdê hem di nava rêxistinan da û hem jî di nava siyasetê de rêxistin kirîne û ew ê di vê hilbijartinê de
Kürt brengeki berbeçavlı serva hilbijartınan bandore bakın jibel ku ev nikaşana u ev duali nakokiyana berdevam bike. Ji aliyendin serokumari Finlandiya jî doh da xuyani da o matmayî bûna xwe diyar kir got ku me di danûstandinan da û di vê belgeyê de navê li ser radestkirinê navê tir rêxistinê yan jî kesî diyar nekiriye destnîşan nekiriye û ew fehm nakin ku Erdogan û rêveberiya wa çima van daxuyaniyana didin. بله هفکارا ما ازلم یاساک تجناوند نوچهندگی امریکا و مرابایی گلک سپاس. پارتیا دموکراتیکا گلان HDP ده یکشنبه لانقره پنجمین کنگرای خواه آسایی لدار خست. هفسروک گشتی HDP مدحت سانجار دیار کرد که او جبو آشتی و چارەسەری آماده نه. ریوبریا HDP به درشما سوزا مهیه ام چارەسەری نه. کنگره خواه لدار خست. راپورتا پیامنیر مل انقره بهتر زانیاری هنه. Partiya Demokratik a gelan HDP di sê tîrmeyê da li salona sporê ya Arena Enqerê pêncemîn kongreya asayî durust kir. Di destiyê serê sibê da Herêma Kurdan di serî da li tevahiya bajarên Tirkiyê bi hezaran kes li ciyê kongre kombûn. HDP giringiyeka taybet da vê kongre û di peyamê ku hatin dayîn da jî herî zêde pirsgirêka Kurd û çareserkirina wî da pêş. Rêveberiya HDP li ber vî jî navê duruşmeya kongre soza meheye çareserî emin lêdanî bû. Beşdervanê kongre jî him bi duruşme û him jî bi daxuyaniyên xwe herî zêde balkişandin ser çareserkirina kêşa Kurd. Xalîde Kaya ji bo dengê Amerîkayê ragihand ku hekî Erdogan pirsgirêka Kurd çareser bikira, Qasî Öcalan wê ji Kurdan qîmet bigirta. Eger ki Tayyip Erdogan cüzüma çare hat seri kaveteki mezun güt şu Diyarbakır bu soruna Kurda soruna mını eğer yüvi gotana xwe sahip derketa ilo degere uyi pasiya bu balcem Kurda evi eko degere bizan da bu da bak Tayyip Erdogan hat seri hadi Kurda Türk'a çıkarmı ma Kurdu Türk birey evin fakat şertine ailenin درابو دورتا دوغوی دا وانبردا هر حتا جینال هبن درم ev kongre meyennü jisi salverda hemû di muhalefet edebûn ev kongre dibêje muhalefet qedexe bû em ji boî ve ji boî me vazifeya iktidarê dibêjin hûn gere bimeşin ji bo iktidarê ev kongreya iktidarê. Di kongrê da ala Herêma Kurdistanê jî hate dalqandin. Li vê derê daxwazekî giring jî yektiya Kurdan bû. Li ser HDP doza girtinê hê didome. Li ber vî jî HDP ev kongre di rewşeka awarte da çêkir. Dema kongre hê dawî nebûbû jî li ser pêncemîn kongreya asayî ya HDP serdozgerê Komarê ya Enqerê li Pirsîn da dest pê kirin. Vê kongre me wê bi a barîşê tiyê be, bi a biratiyê be. Banga min ji birê me Kurd re, çi birê Kurd heye li kê derê. Welew li Amerîka dibe, welew li Ewropa dibe, welew li Kurdistanê li başûr dibe, li ku dibe. Em bam birê xwe Kurd dikin. Em nebin yek, em ê herin yek bi yek. Bugün kongrede Efserokê HDP Midhat Sancar îro di derheqê aştî û çareseriyê de nerînên xwe gelek zelal diyar kirin û pêşekî da aştiyê. Biya min di vê kongreyê de tiştê herî girîng daxwaza aştiyê bû. Ji ber ku Sancar li vê derê hem ji desthilatdariyê re û hem jî ji opozisyonê re peyamên girîng dan. Ev jî ew bû ku HDP ji bo pêvajoyeke çareseriyê xwe amade dibîne. Partiya Demokratik ya gelan HDP kongre xwe pêncemîn durust kir. HDP di vê kongrê da amaje kir ku ew ê di dahatiyo da rewşeka taybet derxînin pêş. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere.
جبو شیروکرن و گوتوبشکرنا بانگ و آرمانجن و کنگره و جیاوازیا و ج کنگرین برین هدپ نها پارلمانتر هدپ آگری ماموستا عبدالله کوچ ج انقره بمرایه دم باش ماموستا عبدالله کنگره و یا پنجان چه تشت نو درخست پیش دم باش سلاو ریس کنگرامای پنجمین و یا آسایی لبری حتی نگاه اوا پسکرکا کردا پسکرکا سر کردا حتی نگاه چاره سر نبو جبوی ویجی بانگام گوتنه me ضعفیو سر پسکرکا کردا و سو دموکراسی و سو عدالتا او ترکیه و جبوی وی کنگرامای پنجمین بانگام سر وان او سامان مساجاون خورد درباس بو کنگره پر مزن بو گلمه باجار ترکیه باجار کردستان هر یالی و گلمه نوا کنگره او بوی کنگره پر دلال درباس بو باشه ما مستد یعنی درش ماوی سرکه یا کنگره او کو هون چاره سرینه چاوا اون چاوا دبن چاره سری لی ترکیه ام دبیجین کی yani partiya gelan partiya HDP u pskiriki ser Kurda pskiriki ser aboriye ava pişameye ava bername me u ve mesele ser ve had mesele ser pskirika Kurda ser zamanı Kurda qadahiya ser zamanı Kurda em dixazin ki اوا وره چارەسەر ئەم دەخوازن کی حتا نگا قەداهی سەر ئۆڵامەیە قەداهی سەر و دیروکامەیە قەداهی سەر و زمانێمەیە ئەو پیشیا ئەوە بەرنامامە ئەوە مەساژامە و یا یەک ئەمین سەر پسکرکا کوردایە و سەر زمانی کوردی نگا قەداهی سەر هەیە ji bo wê gere ئەوە وەرە چارەسەر ئەوە ناتە چارەسەری و ئەم دزانن کی آبوریا ترکیه جی آبوری جی خراب دو به اوا پسکرکا کردک نه چیکرین او قضایا سر زمان کردک نه چاره سر آبوریا ترکیه جی آبوریا دولتا ترکیه جی نه چاره سر جبوی بانگاما یکی اوا پسکرکا کردایا گره پسکرکا کردا واره چیکرین ل ترکیه باشه ما ما گفت تفسرو که گشتی هدف برز مدحت سنجار بحثا پروسه آشتیه کربو که هون آماده نجبو آشتیه او ام دزانن که حکومت ترکیه جی و تاوانبار دکه به پشتگیری تروره پشتگیری پارتیا کارکری کردستانی دوی درباره دا و تگاو آویتنه که هون براستی پروسه آشتیه بره و ببن یان جی دست پی بکن؟ نگاه هم تشتی که ها دویجن نگاه هفسروک میجی ها دویجن کی آدرسا آشتی آدرسا براتی هدفه هدف و دمه جبوی ویالی هر دایم آماده خبتا HDP جبوی و مسئله جبوی بسکرکا کردایه ام و دولتا ترکیه را ام اقتدار را ام AKP را ام پارتی دونه را دویژن کی آدرسا پارلمانتویه آدرس و HDP جبوی و خبتا HDP او زیده خبتا گلی کرد جبوی و آماده گلی کرد ام دویژن کی اونک اگه اون او بکن اونک آمدن اونک گاوه کی باویجن ام ده گاوا داویجن جبوی بسکرکا کردا وره چیکرین وره چارەسەر جبوی هر سرو که میتا سانجار جبوی دویجه که اون هر تشته کردا اون اوی اون دخازنه کردا گش دویجن ترور halbuki her tişte kurda her tişte un tişte sadıkın ki niyet ve یک اسای اون پسکرکا کردا ناینه چارەسەر باشه ما مستعد یعنی از خازم ده پرسک ده درباره ده بکنی جبو وی که جبو پشتگیری وی که هون ام ببیجن دوزا خلک کید کن دوزا که روال ترکیه ده کن اپوزیسیون هزن اپوزیسیون کیجان پارتیین اپوزیسیون بورانه و گلو پشتگیری واجه آلی اپوزیسیون ده درباره ده نگاه yani yali pozisyonu da
نگاه حتی و گاوی پارتی کی یه پارتیا ترکی یعنی پارتی دنیجی تو کسی نگاه وی یالی و پوزیشن خود نگاه او نکریه یعنی کش نکریه جبوی ام دیویژن کی مهک بريدا ما پوزیشن خو جی او کش کر ما اخافتن خو جی ساوی کریه چند ساله جبوی ویجی ام دوزا گلی کرد بینن جبوی ام بانگامج پارتیا را گشکه بانگامج گلی ترکیه را گلی دنیا را یعنی او گلی ترکیه را کی جیانوان چه دوه بانگامج جوانا گشکه رای ام دیویژن کی ما ام دوزا کردا سر آشتیه سر پارلمانتاریزم ام دکارن و پسکرتی بله نرینات گیشت ما مستعد دعولی بودیم دما مکه ما مستعد عبدالله کوچ اندام هدف آگریت جه انقره مروی گلک سپاس بوده ماته ای سپاس کن گلک دنگی امریکا سرچاوی متمانه پیکراوی هواوزان یاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەبارەت بە کردارە لاشکریە هاوبەشەکانی هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراقی لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی عێراقیدا پەیامنێرمان دڵشادنوە ڕاستەخۆ لە ناوچەی گەرمیانی هەرێمی کوردستانەوە لەگەڵماندایە. دڵشاد ناکۆکی نیوان سوپا و پێشمەرگە لەسەر بازگەکانی سونیری خورماتوم بە کوێ گەیشتووە؟ بەڵێ دیارە خۆتان ئاگادارن کە لە دوای ڕووداوەکانی کێڵگەی نەوتی کۆرومۆرەوە بە تایبەتی دوای موشک بارانکردنی کێڵگەی نەوتی کۆرومۆر بە شێوەیەک لە شێوەکان حکوومەتی عێراق هەندێک ئۆپەراسیۆنی لە نزیک ئەو ناوچانەی کە بە ناوچەی جێناکۆک ناسراون یاخود ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنیان تێدای ئەنجامدا لە کاتێکدا پێشتر بەپێی ڕێنماییەکان و بەپێی هەماهەنگی نێوان پێشمەرگە و سوپا ئەبوو هەر لایەک ئۆپەراسیۆن ئەنجام بدا لاکەی تر ئاگادار بکاتەوە یاخود ئۆپەراسیۆنەکان بە هەماهەنگی یەکتری ئەنجام بدرێن. بەڵام دیارە حکوومەتی عێراقی لەو نێوەندەدا هەندێک ئۆپەراسیۆنی کردبوو یان هاتە بۆ سنوورەکە بەبێ ئەوەی کە پێشمەرگە ئاگادار بکاتەوە بۆیە دواتر حکوومەتی عێراقی داوای بازگەیەکیان کردبوو کە بکرێتە بازگەی هاوبەش. دیارە ئەو بازگەیە قەزای خورماتوو و ناحەی زنانە و ناوچەی قادرکەرەم کە کێڵگەی گەورەی غازی کۆرومۆری تێدایە ئەبەستێتەوە یەکەوە ئەوان داوایان نەکرد کە ئەو بازگەیە بکرێتە بازگەیەکی هاوبەش لە کاتێکدا کە پێشتر حکوومەتی عێراقی بە ناوی با بڵێن ئۆپەراسیۆنەوە هاتبوو بۆی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک ناکۆکی دروست کرد جۆرێک لەوەی دروست کرد دوجار دانیشتن و دانیشتنی لێکەوتەوە لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقا بەڵام تاکو ئێستا نەگەیشتونەتە ڕێککەوتنێکی کۆتایی بۆ پڕکردنەوەی ئەو بازگەیە و تاکو ئێستا بازگەکە لە ژێر کۆنتترۆڵی هێزی پێشمەرگە و هێزە کوردیەکاندایە بەڵام حکوومەتی عێراقیش هەتا دوێنێ ڕۆژانە ناوبەناو هێز ڕەوانەی ناوچەکە ئەکەن و هێشتا کۆڵ نادەن داوای بازگەکەکەن داواکەن کە بکرێتە هاوبەش پێشمەرگەش تاکو ئێستا وەڵامی داواکاریەکانی ئەوەی نەداوەتەوە. بەس دڵشاد داخوازی سوپای عێراق چییە؟ داخوازی سوپای عێراقەوەیە کە ئەو بازگەیە کە بازگەیەکی استراتیژیە سێ چوار ناوچەگری ئەدات پێکەوە بکرێتە بازگەیەکی هاوبەش لە بەرامبەرە پێشمەرگەش باس لەوە کە نەگەر ئەو بازگەیە بکرێتە هاوبەش ئەبێت تەواوی بازگەکانی تر کە بەدەست سوپای عێراقەوەی ئەوانیش بکرێتە بازگەی هاوبەش بەڵام داواکاری سوپای عێراقەوەیە کە تەنها ئەو بازگەیە بکرێتە بازگەی هاوبەش وا دیارە ڕازین کە بازگەکانی تر کە لە ژێر کۆنتترۆڵی خۆیانایە پێشمەرگەی تێبڕات بۆیە لە دوای دانیشتنە لەگەڵ سوپای عێراق و پێشمەرگە تاوتوێی داخوازەکانی یەکتریان کرد بەڵام هیچ ڕێککەوتنێک نەبوو تەنها ئەوە نەبێت کە هێزی پێشمەرگە ئاگاداریان کردنەوە کە تاوتوێ و دراسەی داواکاریەکانیان نەکەن. ئایا هێزی پێشمەرگە ئامادەیە خاستەکانی سوپای عێراق جێبەجێ بکات؟
هەتاکو ئەم ساتێک کە من قسەی تیاکەم هێزی پێشمەرگە خواستەکانی سوپای عراقی ڕەت کردوتەوە و ئامادە نەبووە کە جێبەجێیان بکات و باسییان لەوە کردووە کە دراسی داواکاریەکان نەکەن بەڵام لەگەڵەوەشدا کێشەکەوەیە کە سوپای عراق کۆڵ نادات ڕۆژانە هەر ڕۆژە و بە بیانوویەکەوە هێز ڕەوانەی ئەو نزیک ئەو بازگەیە دەکات کە بازگەی مەفرەق یاخود بازگەی سێڕیانی کۆرمۆر زنانە و قەزای خوڕماتووە دوێنی عەسر واتە دوێنێکە درەنگانێک هێزیان ڕەوانەی ناوچەکە کردبوو دیسانەوە لایەن پێشمەرگەوە ڕێگریان لێکراوە بۆ ئەتوانین بڵێ لە ئێستادا پێشمەرگە ڕەزامەندی نەداوە لەسەر خواستەکانی حکوومەتی عراق و سوپای عراقی بەڵام لەگەڵەوەشدا ئەوانیش کۆڵ نادەن و بە بەردەوامی هێز ڕەوانەی ناوچەکە ئەکەن و تاکو ئێستا ئەکرێ بڵێن کێشەکە بە هەڵواسراوی ماوەتەوە. بەس دڵشاد ئەم ناوکۆکیانە بە زۆرەی ناوچەی گەرمیانەوە خود ناوکۆکەی لەسەرەکانە؟ ئەم ناکۆکیانە ئەکرێ بڵێن لە هەموو ناوچەکانە بە درێژایی 1050 متر لە سنووری شنگالەوە شۆڕەبێتەوە هەتاکو خانەقین ناکۆکی هەیە بەڵام ناکۆکان جۆرا و جۆرن لە هەر ناوچەیەک لەسەر مەسەلەیەکە بۆ نمونە لە شنگال و خۆتان ئاگادارن لەسەر مەوزوعی ئەو هێزانەیەکە لە ناو شنگالان لە مەوزوعی مەخمور و ناوچەکانی تر لەسەر کێشەی داعشە لەم منطقەیە لەسەر بازگەی هاوبەشە لە هەندێک ناوچەی ترواتە ناکۆکیەکان ناکۆکی ئەکرێ بڵێن ناکۆکی سیاسین بەڵام بە شێوەیەک لە شێوەکان بەرگی سەربازیان بەبەراکراوە ڕنگدانەوەیان هەبوو لەسەر هێزە سیاسەکان جام ناکۆکیانە لە کاتێکیشدایە کە حکوومەتی عراق و یان وەزارەتی بەرگری عراق و هێزی پێشمەرگە بەنیاز بوون کە دوولی و هاوبەش دروستکەن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی ئەمنانی نێوانیان کە لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 دروست بووە بەڵام تاکو ئێستا نەکەو دوولیوایە پێک نهێنراوە کەچی ناو بەناو لێرە و لەوێش یانوێ سنووری یەکتری ببەزێنن. دڵشاد پەیامێری دەنگی ئەمریکا لە ناوچە گەرمیانەوە گەڵماندا بوون زۆر سپاس. ئامێدیە باژارێکی کەڤنارێ هەرێما کوردستانە عێراقەیە کو ئێدی دەرفەت نینە ئەو مەزم ببە باژار gelek peykerên zerediştî û mîthraî vedhewîne ew di navbera salên 810 û 820 berî zayînê de hatiye damezrandin û di sala 1229 de bûye paytexta xanedana Bahdînan. Agahiyên bêhtir li dor bajarê kevnar di vê raportê de. ئامێدیە ئەو باژێرێ نەبچیک بیت و نەژی مەزن هەبوونا وی باژێری ڤەدگەریت بۆ ساڵێن 810 و 820 بەری زاینێ لە ساڵە 1229 بۆیە پایتەختێ میرگەها بەهدینان و ساڵە 1843 هاتیە داگیرکردن جلایە ئیمپراتۆریەتا عوسمانیڤە ئەدوی باژێریدا gelek شینەوار و پاژڤەمایên زەردەشتی و میتیرایی و میدیایان تێنە دیتن لەسەر دەمەیە میرگەها بەهدینان jî hincih ciwan hatîne bikarînan bû meremên cuda cuda. Li piştî dewleta Mêdî li 528 nov çûyî poşma dewleta Mêdî hatî nevere Omêdiyekî paytexta wî de gote avahiyê Mêdî novê Omêdiye şî hatiye emma em novê dîter evet bêne Amadiya ew zivrê teva bû 527 hicrî bîte 1142 mîladî bî serdemê Emadîdînê Zengî hatiye navkirin. Bes keventirîn belgeawa novê Omêdiye ku Omatê hatiye. لێت ئەسڵ دۆ ئەف جیها وەکو پەرێزگاهێکەوە زەردەشتی بیا و بەڵگەژی ئەون بەڵگەیەت شینوەری ئەوەن کو هەموو هێمایەت پەرێزگای زەردەشتی وێ جی هەنە ژۆنژی جوکێت ئۆڤێ جێت ئۆگری ستین جێ پەرستنێ ئەە هەمی تێدا هەنە و چۆر هێمایەت سەرەکی هەنێت پەرێزگای زەردەشتی وەکو پیرروزی تێنان نیۆسین ئێکشوەنەوە ئۆڤە هەوایە ئۆگر و ئۆخە. چەندین جیهان و ئەو پارێزگەه و ئەو شینەوارێن لە ناوە ئامێدیێدا لە ساڵە 1952 وەکە شینەوار هاتینە تۆمارکردن و ناساندن. میرگاه بەهدینان زێدەت ئۆمێدیە پۆیتەختێوان بیە سادە سێزدە نۆڤڕۆسە سادە دۆزە بوو سێزدە هاتیە دامەزراندن زێدەتەی 600 ساڵە حەکمڕانی دەبەرە بەهدینان خڕێکیە ئۆمێدیێژی پۆیتەختێوان بیە gelek cara ev mîrgeheketiye ben hesara da û şerra da ev ciha wekû mesreh jî hatiye bkarînan û demê hesara da jî ev ciha wekû embarkirin avê hatiye xezinkirin bû kovdanê xuyê rojanê pêwîst. مزگەفت و منارە ئامێدیە یەک ji cihên kevnên vî bajarî bûye. Bilindahiya minarê 33 metr û mêjûya wê vedgerêt bû çaxê 15 zayînî li ser destê Sultan Hüseyn Welî mîrê mîrgeha Behdînan 1534-1507 hatiye avakirin.
دیروکوویچ زبریتم بو سردمت کبن اب جه بری بیتم مزگفت پرزگاه کو میتروئی بیا خداوند روجت داد تا پرستان او نشانت پرزگاه میتروئی به دیارن و کو درج دم چه خوره و یک نشانت پرزگاه میتروئی پر اوهی خوجت گلک طاری او یک نشانه ما جه بو عمبور کنه کبن دو زیت داد تا عمبور کن إذا پرزگاه داد تا رون کن او جو به دیاره و هر واسه کوونت یعنی نبض همی کوونه لسال 507 دم عماد الدین زنگی تهتن باجر آمدی داگیر کتن و خراب کتوه توی دمی دو افجه هاتیا تکدانه و هاتیا کار اینان وکو مزگفت حتانو که چونگ میرگه ها بهدینان جبالنده سیمر خود دوماران پکتید لدیو بسپورن شینوارا ددن دیار کرن کو او نقشه دیار کرنا هز و شکویا میرگه ها بهدینان بو و درگه سرکی بویا جبوچونا ناو سرایا میرگه. سلام بالایی دنگ امریکا دوهاک. برای جانی دیاره یعنی براستی چی کی بالکشه او راپورت ج اوقا سال یعنی ج 800 سال بری زاینه و حتی رو جایرو هر او چیای بچوکه که باجر امیدی صح راستی اصلا امیدی شهری جو سرن راکشه و دبیه حکومت هرم گرینکی زورتری پیودا چون توانی بت شهری گشتیاری و خاون سرمایه یک بهنه بو خلق شهر که و هروها بو هرم کش برای راسته بینر هجام برنامه بر دوام ده برنامه کرد کنکشن داره لام دچن ناورکی زالی دهنان برنامه کی فرهنگی و هنری بشی کردی دنجی امریکا من اسو جبا لو واشنطن دی سی و هر دو هفته جاری دم میوانی مالکانتا لقلنا باهوزه کدنا توزه عزمان عراق تاریکیه و زحمتیه بهن کشاندن درخستیه پیش لسوار موتوسیکل یه دلیوری لبغدای میلاد متی او درفتنه یکو کاری خوی روزانه راوستینه مینا پرانیا خلکه لولات بیابانا گرم میلاد 30 سالی به زحمتی دوان شرط و مرجان دا کار دکه عراق که هنجی شرم به 10 سالان خلاص دبه نهاد آسته که ندیت یا روبروی که شین جنگه نو دبه جه نیو نیسانه و او راستی به دهان با حوزن توزه بویه و ده انجام ده تانها به هزاران کس هاتن را کرن بو نخوشخانه یان و روجه یکشمه وکی کد هفته این داویده جی گلک جاران قویمین فروکخانه یان دیسا نچارمان کو گشتن خو به دمجمیران پاش بخن جبر دیتنا نباشه پرانیا عراقیان د دما پاندمیه کووید ده تو جاری ماسک بکار نآنین لی اونها بکارتینن پیدا چید رولکان لفستیوالی کرکانی شاروشکی مونیکیرا لکولومبیا پیچانه ببنوا که کرکان جلوبری دپوشن و خلق خلات بدستیانن بهوی سراندن کرکان به جلوبرگی جورا و جورا و به شقاماکان شاروشکه کدا نمایش دکرین لایک دیگه و خلق سیکانیان تاقید کنه و به هودان بوی بزنن که دتوانی به باشترین شوکو کر بسریانی فستیوالکه ریز جوترانی گونیشینی نوشکه دگریت که بو کاری روزانه‌یان لکلگکاندا پشت به کرده بستن. ده دمکی دا که جشن قربانی یا مسلمانان نزدیک ده به خلق به گرسایی لجاده تنگ تاخن کراچی پایتخت بازرگانی پاکستان کم دبن هر سال آجل قربانی جه انبار سر بان سید اجاز احمد لتاخا نظام آباد که باجر تینا خواره بری فستیوال قربانی یا کو سیرو جام ریودشه و ده تیرمه ده یا ایسال دست پیده که خلق بگشتی ده جشن قربانی ده آجل قربانان جبو سرجی کرنه دکرن لی احمد بریار دایا که لسر بانی خواه آخره که بچوک یا خودی کرنا آجلان چه بکه و اف 18 سالن ده روجین جشنه ده تولی فستیوال قربانی ده به بله براستیجی جانی یعنی هر ولاتک به شیوه خواه به شیواز خواه جشنان پیروز دکن مدید چاولوی دلیل پاکستانی مراسیمان چه دکن
بەس ئەمڕۆژ زانیت دیلە ئەمریکا ئاسمان بە شەو ڕۆناک دەبێتەوە بەهۆی ئەو ئاگربازیانە کە دەکرێت بەبوونەی ڕاستە جولایەوە ئەو یارین ئاگر کێ من لە گۆر داخوازە بازارە یانیش بەرک و گەلێک خەڵک داخوازەوەیەکێ دکێ بینەر هێژا کورد کۆنکشن لەڤەر بەداوی هاتان بهێوینە تشتێمە پێشێشکری بدلێوە بوون هەر شاد و بەختەوەر بن بمێنە خۆش.